بەڵێ سپاس بۆ هاوڕانی هاوکارم لە ئوتاق فەرمان. ئازیزان لەم بەشەدا بڕێز کاک سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا تا لەگەڵ ئەویش قسە لەسەر ئەم بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بۆ ڕۆژی چوارشەممە سێ ڕەبەندان کە مانگرسن دەرکراو لایەنەوە قسە و باسی ئەویش ببیستین. کاک سەعید زۆر بەخێر بێت. سپاس بۆ شاریت. سپاس بۆی وەماندوو نەبن. سپاس بۆ هاوکارانتان وە سڵاوم هەیە بۆ بینرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ. زۆر سپاس دەکەین بەخێر بێت. کاک سەعید بە پرسیارەش هەر لە بەڕێزیشتان پرسم. هەموو لێگەکەدا ئاگادارن کە خودی کۆماری ئیسلامی هەم لە دەرەوەی سیاسەتی دەرەوەی و هەم لە ناو خۆی شکست لە دوای شکست بۆی دێتە پێش. بەڵام بۆچی سەرەڕای ئەم هەموو شکستانە بازم دەست دەبات بۆ دەرکردنی سزای ئێدام؟ زۆر جار لە توێژەکاندا لە وتارەکاندا باسی ئەوە کراوە کە کۆماری ئیسلامی ڕژیمێکە نظامێکە کە لەسەر ئەساسی قەیران دەژی. بەڵێ، ینی بەردەوام تەمەنی کۆماری ئیسلامی پڕە لە قەیرانی جۆرا و جۆر. ینی ئەگەر لە سەردەمێکیشدا کێشەیەکی ئەو تۆ نەبوو بێت خۆی قەیرانسازی کردووە. هەمیشەش ئەم قەیرانانە لە چۆوە هاتوون یامەسەنە خۆی ئەگەر ئەوانێکی خۆی دەستی تێدا بووە لە دروستکردنی قەیرانە کۆمەڵایەتی و سیاسەکاندا ئەوە بۆ کە خۆی لە نێو خۆیدا تووشی کێشەیە سیاسەتێکی کە بەنسبەتی نێوخۆ چ بەنسبەتی دەوروبەروە لە ئاستی جیهانیدا پەیڕەوی دەکا هەمیشە تووشی شکست بووە. سیاسەتایەک بوون کە لەگەڵ کۆمەلگای ئەمڕۆی جیهانی و ناوخۆی نەهاتوتەوە و ئەوانە بۆ تەباعیسی ئەوەی کە لە بەشی زۆری سیاسەتەکانیدا تووشی قەیران و شکست هاتووە و بە تایبەتیش ئاکامی ئەو سیاسەتە چەوتانی کۆماری ئیسلامی لە ڕووداوەکانی ئەم چەند مانگی ڕابردوودا دەبینی. دوای ئەوەی کە مەسەلەی غەزە ڕوویدا دوای 7 ئۆکتۆبر هەتا ئێستا ئەگەرێمە چاوێک لێ بکەین هەرچی ینی ڕوتی ڕووداوەکان تاقیب دەکەین بەشی زۆری بەسەر کۆماری ئیسلامی داشکاوتەوە و ئەوەش ئاکامی ئەو سیاسەت چەوتانە بووە کە لە ئاستی ناوچەکەدا پەیڕەوی کردووە بۆ بەرامبەر بە نێرانیە بەرحەڵ بۆ پەرەدان بە ئەو مەبەستانێک کە بەدیهێنانی مەبەستەکانی خۆی و ئاژاوەژێڕی لە ناوچەکەدا. دوای شکستە یەک لە دوای یەکەکانی لە ناوچەکەدا ئەم لە غەزا لە لوبنان و دەمە ئاخرێردا لە زەربەیەکی گەورەکە لە خواردی لە سووریا و دوایش ئەم سوکایەتیانی کە لە ئاستی نێوخۆیدا پێی کراوە مثلەن لە میوانەکانی ترۆرکراونێکی وەکو ئیسماعیل هەنیە یا تۆ خۆشیان ئێستا لە ئاستی نێو خۆیاندا احساسی ئەمنیەت ناکەن. ئەمانە هەموو شتایەکن کە واقعا لەباری نەفسیەوە ڕەهبەرانی ئەم ڕژیمەی تووشی کێشە کردووە بۆ ئەو شاردنەوەی ئەم مەسەلەیە لەگەڵ ئەوەشدا ئاکامی ئەم سیاسەتانە و ئاکامی ئەم شکستانە بۆ تەباعیسەوەی کە لە ناوخۆدا خەڵک ترسێکی لە ڕژیم نەماوە. سەرڕای ئەو هەموو جەنایەت و کوشت و کوشتار و ئەشکەنجە و گرتن و جەنایەتانی کە لە جەریانی شۆڕشی ژینادا کردی بەڵام خەڵک زیاتر ڕووی کراوەتەوە، خەڵک ترسی شکاوە، خەڵک ینی لە خۆران نەبوو کە مەسەن حرەکەتی ژینانی وندرا شۆڕواقعەن شۆڕشێک بوو کە لە ئاستی ئێراندا ئەم حرەکەتە بەشی زۆری هێڵە سوورەکانی ڕژیمی بەزان و هەموو ئەمانە بۆ تەباعیسی ئەوەی کە هیچ شتێکی کە بەدەستیەوە ماوە سەربارەی سیاسەتی ناوچەی و نێونەتەوەیدا دیتمان کە چی بەسەراتوە. دیتمان مەسەلەن لە بەرەو پێشبردنی سیاسەتەکانی لە ئاستی ناوچەکەدا و لە بەرابەر ئەو هێزە نیابەتیانەی کە لە ناوچەکەدا تەسلیحی کردبوون و پشیگیری لێدەکردن ئێستا چی بەسەر هاتووە لە هەموو لە مەسەلەن لە ئاستی پارێزگاری لە خۆشیدا تقریبەن حاڵەتێکی داماوانەی هەیە. ئەمە لەباری سیاسیەوە لەباری کۆمەڵاتیەوە دەبینی تووشی قەیرانێکی وەکو ڕوبەڕووبوون لەگەڵ شۆڕشی ژینەوە ناڕەزایەتێکی بەرینی هەمە چەشنە لە ئاستی کۆمەلگادایە و لەو لاشەوە ئێمە دەبینین کە لەباری ئابوووریەوە ئەگە چاوی لێ بکەی ئابوووریەکەی داڕماوە. دی هەموو ئەوانە ئەگەر چاو لێ بکەین ڕژیمێکە گەیشتە و ئاستا بەرەو نەمان دەڕوات بەرەو ئەوە دەڕوات کە دەسەڵات دەدەست بدا بەرەو ئەوە دەڕوات کە لە ساحەکە بچێتە دەرێ بەس بۆ ئەوەی کە زیاتر دەسەڵاتەکەی ڕابگرێت بۆ ئەوەی کە ماوەیەکی زیاتر بتوانێت پارێزگاری لە دەسەڵاتەکەی بکاتێنە زەبر و زەنگ دەنوێنێەوە تا ئێستاش لەسەر ئەساسی زەبر و زەنگ و کوشت و کوشتار و ئەدام و ئەم شتانە دەسەڵاتەکەی ڕاگرتووە و بە تایبەتیش لە جەریانی شۆڕشی ژینادا وەک لە هەمیشە باسکراوە ئێستا بەڕاستی
لە ئاستی ئێراندا و بە تایبەتی لە ئاستی کوردستاندا ژنانن کە پێشەنگی حرەکەتە سیاسی و جەماوەریەکان بۆیش ئێستا هیچ کە دەست دەبا بۆ ئێدام و بە تایبەتیش زیاتر ئەدامەکانی لەسەر ژنان سەر کردوێتەوە. یعنی من لەوەدا دەیبینم کە دیشانەی داماوی ڕژێمە نیشانەی شکستی سیاسەتەکانێتی و هیچ ئەگەر توانی با ریفۆرمێکی ئابووری بکات لە نێو خۆیدا ئەگە توانی بای لەباری سیاسیەوە ئاڵگۆڕێک لە بەرباری کۆمەڵایەتیەوە بڕێک ریفۆرم کات دەمانتوانی خۆ بڵین ئێستا ڕەنگە ماوەیەکی دیکە دەوام بێنێت بەڵام هیچێکی بەدەستەوەنی بۆ ئەوانش ئێستا تۆ لەباری ئابوووریەک و ئابوووریەکەی داڕماوە مەسەن چۆن دەتوانێت لەسەر تەسیری لەسەر ژیانی خەڵک ببێت کە هەمومان دەڵێن کە بەشی زۆری خەڵکی ئێران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین بێکاری زۆر بووە کارخانەکان داخراون کار نییە ژیانی خەڵک خەڵک کولەمەرگی دەژی دەیت هەموو ئەوانە ناتوانێت جواب بداتەوە ناچار دەبێت کە دەست بەرێ بۆ سەرکوت و ئەعدام و بۆ چاوترسێنکردنی خەڵک. کاک سەعید بە لەبەر چاوگرتنی هەموو ئەم شکستانی کە بە خۆت ئاماژەت پێدا چ سیاسەتەکانی ڕوو بە دەرەوە و ئەم ئابووریە داڕماوەی کە لە ناوخۆ هەیەی ئەم بانگەوازە هاوبەشە کە بە خۆشحاڵیەوە لەلایەن هەموو حیزبەکانەوە دەرکراوە جێگەی دڵخۆشیە تایبەتەن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم بانگەوازی مانگرتنە دەم بارودۆخەدا چەندە گرنگی کۆمەڵایەتی و مێژووی هەیە و چەندە گرینگە دەبێت کار بکرێت بۆ ئەوەی کە ئاوا کۆماری ئیسلامی ڕاحەت نەتوانێت دەست بەرە بۆ سزایەدا. ئەم کۆدەنگیە یا ئەم بانگەوازە هاوبەشە دیالەوەی کە پەیامێکی ڕوونی پێیە بۆ محکومکردنی ئەم ئیعدامانە خۆشی نەتیجەیەکە کە دەتوانین نەتیجەی ئەوە بگرین کولەن کۆمەلگا کە ئیحساسێکی یەکگرتن خوازانەی تێدا هەیە و ئینتیزاریشی هەیە کە هەموو هێزە سیاسیەکان بە یەک هەڵوێستیەوە بەرامبەر بە حەدیقل ئەو خاڵە هاوبەشانەی کە هەیەە بەنسبەت بەرەو ڕووبوونەوە لەگەڵ جەنایەتەکانی کۆماری ئیسلامی وە بۆ ئەوەی کە بتوانن داخوازیەکانی بزوتنەوەی شۆڕژگێرانی خەڵکی کوردستان بە سەرنجام بگەێنن ئەمەش بۆ تەباعیسی ئەوەی کە تۆ ئەگەر لە ساڵانی ڕابردوودا زۆر بە زەحمەت دەتوانی کۆمەڵک حیزب یا حیزبەکانی نێو ساحەی سیاسی کوردستانی ئێران لێ کۆبکەیتەوە بتوانن بە هەڵوێستێکی هاوبەشەوە لە بەرامبەر ڕووداوێکدا زاهیر بن ئێستا ئەو مسلێ زۆر ئاسان بووتەوە ئەمە خۆی دیالەوەی کە حرەکەتێکی زۆر ڕەوایە حەزر حرەکەتێکی زۆر با ئەرزش و بە نرخە لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا کە یەک هەڵوێست ئەم مەسلەی محکوم دەکەن لەو لاشەوەدا جوابدانەوەیەکشە بە داخوازیە کۆمەڵایەتیەکان بە داخوازی خەڵکی نێو کۆمەلگاکە هەستێکی وەحدەت تەڵەبانێ هەیە وێ بە نەزەری من حرەکەتێکی کە لە کۆمەلگاتا کەوتوتەڕێ و بە تایبەتی دیسان دەجەرمەوە هەر بۆ جریانی شۆڕشیژینە دەتوانین ئەم بڵین ئەم حرەکەتانە تەأسیری لەسەر ئەحزابی سیاسیش هەبووە کە هەست بە مەسئولیت بکەن هەست بەوە بکەن کە دەبێت جوابدەرەوەی نیازەکانی لە ئاستی کۆمەلگادا بن هەستیان بەوە کردووە کە دەبێت دڵنیایی بە خەڵکی کوردستان بە خەڵکێکی کە چاوەڕوانی لیان هەیە بدات کە لە داهاتوودا بۆ ئەوەی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ کێشە ئەساسیەکان یا دوای ڕنمانی کۆماری ئیسلامی یا بەرەو ئەوە بچن کە بلاخرە بە خەریکی بەدیلسازی بن وەختێک کۆماری ئیسلامی بەرەو نەمان دەڕوات چ بەرنمەیەکیان هەیە چۆن جوابی قەیرانە کۆمەڵایەتیەکانە دنەوە چۆن خەڵک دڵنیا دەکەنەوە کە وەختێک دەچنەوە خەڵک تووشی کێشە ناکەن شەڕی ناوخۆی دەست پێ ناکە خەڵک نیگەرانی ئەوەیە کە ئەم جریاناتە چۆن ڕوبەڕووی ئەم مەسایلانە دەبێتەوە بۆیە ئەم حرەکەتە ئەم یەکدەنگیە دەتوانێت دڵنیاییەکیش بە خەڵک بدات کە حیزبەکانیش هەستیان بە مەسئولیت کردووە و ئەرکی سیاسی خۆیان وەکو ئەحزابی سیاسی و شۆڕژێر لە ئاستی کۆمەلگاداوە لە بەرامبەر بزوتنەوەی شۆڕژگێرانی خەڵکی کووردا خەریکن بڕێوە دەبن. باس لە بزوتنەوەی شۆڕژگێرانی خەڵکی کورد کرد کاک سەعید بڵین مانگرتنێکی سەرتاسەری کە هەمەلایەنە و سەرکەوتوو بێت تا چەندە لە بەرژەوەندی بزوتنەوەی شۆڕژگێرانی خەڵکی کوردستانداوە ئەگەر بژڵین چ پامێکی بە دۆستان و چ پامێکی بە نارانی ئەم بزوتنەوەی هەیە هەمیشە هەمە دەزانین کوردستان کوانووی خەبات و تێکۆشان بووە و لەم فاصلەی چەندەی ڕابردوودا کە لە بەرابەری کۆماری ئیسلامیدا خەریکی خەبات و خۆراگری بووە ئێمە شاهدی چەندین مانگرتنی سەرکەوتوانین
بە بۆنەی جۆرا و جۆرەوە لە کۆمەڵگای کوردستاندا بەڕێوە چوو. بەڵێ هەمیشە و دایم ئەم حرەکەتانە توانی ویانە بزوتنەوەی شۆڕژیانانی خەڵکی کوردستان بەهێز بکەن، دەنگی زیاتر بە دنیا بگەێنن و ببێتە باعیسیەوەی کە هەم خەڵکی ئێران هەم خەڵک لە ئاستی ئێراندا و هەم خەڵک لە ئاستی ناوچەکە و جیهانیشدا لە داخوازی ڕەواکانی ئاگادار بن. ئەم حرەکەتە میانی ئەم حرەکەتە ئەگە بە یەک دەنگی و بە شێوەیەکی سەرکەوتوانە و یەک پارچە بەڕێوە بچێت پەیامێکی زۆر گرنگی پێیە بۆ نێرانی خەڵکی کوردستان کە هێزێکی شۆڕژێر یەکگرتوو و خاوەن ڕێبازێکی ڕوون بەرامبەر بە کۆماری ئیسلامی لە ساحەکەدا هەیە کە جێگای ئومێدە بۆ داهاتووە. کوردستان هەروەک پێشتریش دروشمی ئەوە دراوە کە کوردستان چاوچرای ئێرانەوە دەتوانێت سەرچاوی شۆڕش بێ بۆ ئاستی ئێران. ئێستا ئەم ناوچەیە ئەم ڕۆکە سابتی کردووە کە لە ڕابرتوو زیاتر یەکگرتوانەتر سیاسیتر هاتۆتە مەیدان و دەتوانێت هیوای پێ ببەسترێت و جیا لەوەش بزوتنەوەی خەڵکی کوردستان، یعنی ئەم خەڵکی کە لە ناوەوە خەریکی خەبات و کۆڕاگرین، ئەو خەڵکی کە تا ئێستا ئازاریان بەدەست ڕژیمەوە چێشتووە، ئەو خەڵکی کە ئازیزترین کەسەکانیان لە جریانی ئەم شۆڕشەدا یا لەژێر لە زیندان و لەژێر ئەشکەنجەی کۆماری ئیسلامیدا لە دەستداوە، دڵگەرم هیوابەخش بە هیوا بە داهاتوو و بەشداری ئەم حرەکەتانە دەبن و پێیان وایە خوێنی ڕۆڵەکانیان بە فیرۆ نەچووە و ئەوە ئاکامی خەبات و خۆراگری ڕۆڵەکانی ئەوانە چ لە سەفی هێزە سیاسیەکاندا، چ لە ڕیزی بزوتنەوە کۆمەڵایەتەکاندا لە ناوخۆ، چ ئەو کەسانی کە لە زیندانەکاندا تووشی ئازار و ئەشکەنجە بوون و گیانیان بەختکردوە، چ ئەوانەی کە لە ڕیزی ئەحزابی سیاسیدا لە پێنا و ئامانجەکانیاندا گیانیان بەخشی و ئەمڕۆ ئەو خانەوادانە شانازیەکەن بە ڕۆڵەکانیانەوە کە ئاکامی خەبات و بەرهەمی خەباتی ئەوان دەبینن کە یەکگرتووی و یەکڕزی خەڵکە و ئەم خەڵکە لەسەر ڕێبازی ئەوان خەریکن درێژە بە خەبات و خۆراگری خوانەدن بۆ بەدەستێنانی داخوازی ڕەوەکانیان کە داخوازیەکی زۆر ئینسانیە، زۆر ئەمڕۆیە بۆ خەڵکی کورتی دەوێت وەکو ئینسانێک چاوی لێ بکرێت، خاوەنی دیاریکردنی چارەنووسی خۆی بێت، ئیجازەی پێ بدرێت لە وڵاتەکەی خۆیدا وەکو ئینسانێک بژیت. بەڵام هەتا هەمومان دەزانین کە تا ئێستاش لە هەر چوار پارچەی کوردستان بە تەواوەتی خەڵکی کورد نەگەیشتوتە مافەکانی، جیالەوەی کە پارچە پارچە کراوە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆی نییە و لە کوردستان یا لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەم خەبات و خۆراگریە بەردەوامە و ئەم داخوازیانە کە داخوازیەکی گشتگیرە لە ئاستی کوردستاندا هەیە و خەباتی بۆ دەکرێەوە لە بەم حرەکاتە نیشان دەدرێت کە سوورن لەسەر ئەوەی کە دەبێت حتمەن داخوازیەکانیان بەدی بێنن ئەگەر تووشی زۆر ئاستەنگی گەورەش بن، بەڵام بەسەر ئاستەنگانە سەرکەوتو دەن بە شێتێکی یەکگرتوانە ئەم حرەکەتانە بەرینە پێش. کاک سەید پێم باشە یەک پرسیار بکەم باس لە پارچە پارچەکان کرد. ئەم کاری هاوبەش و بڵێن کۆدەنگی و لێک نزیکبوونەوەی حیزب و لایەنە سیاسیەکانی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان ئەتوانی پەیوەندی بدرێ بە بەشەکانی دیکە تایبەتە مەسەڵەن بڵێن باشوور مەسەڵەن ڕۆژاوا وانە دەتوانێت گرێدرێ بەیەک؟ ئێمە هەمومان دەزانین هەر ڕووداوێکی لە بەرژەوەندی لە هەر کام لە پارچەکانی کوردستاندا ڕووداوێک ڕووەدا چ خۆش چ ناخۆش، ئەگە حرەکەتێکی سەرکەوتوانە بێت هەموو پارچەکان پێیان خۆشە، ئەگە حرەکەتێک بێ بە دژی مافەکانی خەڵکی کورد بێ هەموو پێغەمبار دەبن، بەڵام لە عینی حاڵشدا هەمیشە هەستیان کردووە کە خۆیان بە پاڵپشت و پشتیوانی یەکترزانی و مەسەلەن نێستا بۆ نمونەیەمە باسی دەسەڵاتی بکەین کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان هەیە. هەمومان نیگەرانی ئەوەی کە لەم ڕووداوانەی سووریەدا چی بەسەر دێت، هەمومان دڵخۆشین بەوەی ئەگەر ئەمەش وەکو قەوارەیەک بتوانێت پارێزگاری لە دەسەڵاتەکەی خۆی بکات و بمێنێتەوە بۆ سبحینەی کوردستانی ڕۆژهەڵاتی شەر ئەوەیە یا مەسەن هەرم نیمچە دەسەڵاتی کە ئێستا لە هەرێمی کوردستانی عێراقدا هەیە چەند جێگای دڵخۆشیە یا هەرم حرەکەتانێکە لە کوردستانی باکوور لە تورکیا ئێستا چ بەشی نیزامەکەی وە چ بەشی مەدەنیەکەی کە مەسەن بە شێوەیەکی فعال لە ئارادای هەموو جێگای دڵخۆشیە بۆیە لە کوردستانی ڕۆژهەڵاتی یا بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستانی لە کوردستانی ئێران ئەگەر حرەکەتێکی لەم شێوەیە یەکگرتوانە یەکدەست بە سەرکەوتن بگات، بێگومان
هەموو خەڵکی پارسەکانی دیکە خۆشحاڵ دەکات و چون هەموو خۆی خۆیان بە خاوەنی دەزانن بەڵام دیارە ئێستا حرەکەتە مشخەسەن بۆ چوارچەوەیەکی دیاریکرا و بانگەواز کراوە و بۆ مەسلەیەکی دیاریکراویشکە ئەعدام دەرکرانی حکمی ئەعدامی دوو کەس لە ژنانی تێکۆشەری کۆمەلگای کوردستانە کە هەمویان ئاواتیەوە دەخوازن کە ئەم ئینسانانە گیانیان ڕزگار بێت و ئەمە ئەو حرەکەت بۆ ئەوێ لە نظر گیراوەستا هەرچەند دەڵم چوارچێوەکی مەحدودی هەیە بەڵام بێگومان هەر چوار پارچەی کوردستان و هەموو خەڵک دانیشتووی کوردستان ئیحساسێکی هاوبەشیان هەیە بۆ ڕزگارکردنی گیانی ئەو ئینسانانەوە بێگومان تەسیری دەبێت. بەڵێ کاک سەعید هەر بۆ خۆت زۆر بە دروستی کوتە دیارە ئەم حرەکەتە بۆ شتێکی دیاری کراوە بەڵام هەمووی ئەمانە ئەم کۆدەنگی و یەکریزی و کاری هاوبەشە هەمووی دیارە لە دوا ڕۆژدا دەتوانێت لە بەرژەوەندی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان دابێت بڵین وەکو دوا پرسیار کاک سەعید ئەم مانگرتنە گشتێکە بە ڕۆژی چوارشەممە سێ ڕەبەندان دەرکراوە لەلایەن هەموو حیزب لایەنە سیاسیەکان بەڕێستان چاوەڕوانیتان و داواتان لە کۆمەڵانی خەڵکی وڵاتی کوردستان چی بۆ ئەوی کە ئەم مانگرتنە زۆر سەرکەوتوانە و گشتگیر بەڕێوە بچێت. باسمان لە ئامانجی مانگرتنەکە کرد ئەگەر سەرکەوتوو بێت چه ئاکامێکی دەبێت باسمان لەوانە کرد بەڵام ئەوەی کە گرینگە تاک بە تاکی خەڵکی کوردستان بە تایبەتیش خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات دەبێت خۆیان بە خاوەنی ئەو بانگەوازە بزانن و بە ئەرکی سەرشانی خۆیانی بزانن کە لە حرەکەتێکی مەدەنی ئارامدا پەیامێکی سیاسی زۆر ڕۆشن بە گوێی نێارەکاندا کە کۆماری ئیسلامی بێ بدەن و لە عینی حاڵشدا کە داخوازی هەڵوەشاندنەوەی حکمی ئەعدامی بوریشە مرادی و ئەو پەخشان عەزیزی داوا دەکەن و داواکاری ئەوەن کە زیندانیانی سیاسی ئازاد بکرێن کۆماری ئیسلامی دەست هەڵگرێت لە ئەشکەنجە و ئازاری خەڵک و لە عینی حاڵیشدا پەیامێکی یەکگرتوانە بۆ ئاستی دنیا دەنێرن کە ئەم خەڵکە ئامادە نیە لەژێر ئەم دەسەڵاتە ڕەشی کۆماری ئیسلامیدا بەم شێوەیە درێژە بە ژیانی بدات و ئامادەیە خەبات بکات و خەباتەکەشی ئەگەر مەجای پێ بدەن ئەگەر ئیجازەی پێ بدەن ئەگەر لێی خوێناوینەکەن دەتوانێت خەباتێکی مەدەنی ئاشتی خوازانە و حرەکەتێکی ئەمڕۆی بە وەکو مەسەلەن مانگرتنێکی کە ئێمە ئینتیزارمان هەیە ئەم خەڵک بەشداریکی سەرتاسەری تێدا بکەن و هەموو کەس خۆی بە خاوەنی بزانێ یعنی لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەشداری تێدا بکەن و ئەگەر ئەم حرەکەتە بە سەرکەوتن بگات پەیامەکەی بێگومان بەگوێی هەم نیاران و هەم دۆستانی ئەم بزوتنەوەی دەکات بۆیە بەلای منەوە زۆر گرینگە کە ئەم حرەکەتە بە سەرکەوتن بگات و خەڵکیش بە بەو پەڕی مەسئولیەتەوە و ئەکسەریەتی خەڵک بەشداری تێدا بکەن تاوەکو بتوانین بە ئامانجەکانمان بگەین بۆیە داواکاریشم لە هەموو خەڵک ئەوەیەکە لەو ڕۆژەدا نەچنە سەرکار نەچنە دووکان نەچنەوە شوێنی کار و کەسابەتیان تەنانەت خەڵکی دێهاتەکانیش دەتوانن وەکو بە شێوەیەکی سمبولی کە ڕۆژە دەست لە کار بکێشنەوە ئەگە کاری کەشاوەرزیش بێت چون ئەمە هەستێکی گشتیرە کەسەکە دەتوانێت بەم ینی ئیحساس بکاتە بە نەوعێک بەشدارە لەم حرەکەتەدا. زۆر سپاس دەکەم کاک سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەوەی کە بەشدار بوون لەم زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ بەڵێ سپاس